محمد عثمان. كان محمد ده محمد. السلام عليكم مام صيان. عليكم السلام ورحمة الله. بخير يا كاك محمد، شلونك؟ مام صيان. بس كيف محمد عثمان كيف؟ محمد عثمان محمود. محمود. بخير يا أخو أحمدي إن شاء الله. ها؟ مام صيان بلا أمان. زور باشا. أتواني تساوي بسيطة إن شاء الله دست بيكي بشكرني جمارك. زور باش. مام صيان هي باشا. زور باشا. أول سنة شوار أما كيتر بينج. نزل أي بيني دست خوش بيا أخوك محمد يا. سلام. أتواني عفوا أتواني أستاذ جمارة كان بخيوني توقعك محمد يا. زور باش مام صيان. 3.141 5926 5358 9793 2384 6264 3383 2795 صفر دوصد و هشتا و هشت 4197 1693 9937 5105 8209 8494 4592 3078 1640 6286 2089 9860 9862 8034 8253 4211 4211 6067 9821 4808 6513 2823 0 664 8093 8446 0 955 0 582 2370 2000 2550 9408 1284 8111 7450 2841 0 207 1938 5211 0 5211 0 555 9644 6229 4895 4930 3819 وتا ژمارە 6. ما شاء الله تبارك الله دەستەکانت خۆش بێ زۆر زۆر جوان بوو. ما شاء الله زۆر جوان بە چوار ژمارەیش بوو الحمد يعني هەمووی قورستریش بوو. دەستەکان خۆش بێ خۆکاک محەممەدیان سەرکەوتوبی ئینشاءالله. زۆر زۆر جوان و بەیتقانێکی جوان بە بێوەستان بە بێ هەڵە. دەستەکان خۆش بێخوا. ئێستا چینە سەر سوورەتەکە باشە؟ بەڵێ مامۆستای. ئەتوانی زانێریەکانی سوورەتەکەم پێ بڵێ؟ سوورەتی مولک سوورەتێکی مەکیە ئەکەوێتە جوزئی 29ەوە لە دوای سوورەتی تەحریم و لە پێش سوورەتی قەلەمەوەیە. ژمارەی ئاەتەکانی 30 ئاەتە و لە ڕیزبەندی 67مین سوورەتە و هەروەها لاپەڕەی یەکەمی ئەم سوورەتە لاپەڕە 562 کە خۆی کە 12 ئاەتی تایە. یەکەمین ئاەتی بە تەبارەکە دەست پێەکە و بە قەدیر کۆتاییەت. ناوەڕاستی ئەم لاپەڕە ئاەتی ژمارە 6 بە وەلیدەبینە دەست پێکات و بە
مەسیر کۆتاییەت کۆتا دیێڕی ئەم لاپەڕەیە ئاەتی ژمارە 12 کە بە ئینە دەست پێ ئەکات و بە کەبیر کۆتاییەت هەروەها لاپەڕە 563 ئەم لاپەڕەیە 14 ئاەتی تایە یەکەمین ئاەتی ژمارە 13 کە بەوە ئەسیڵ دەست پێ ئەکات و بە فضول کۆتاییەت ناوەڕاستی ئەم لاپەڕەیە ئاەتی ژمارە 19 کە بە ئەوە لەم دەست پێ ئەکات و بە بەسیط کۆتاییەت هەروەها دیێڕی کۆتایی ئەم لاپەڕەیەش ئاەتی ژمارە 26 کە بە قل دەست پێ ئەکات و بە موبین کۆتاییەت هەروەها نیو لاپەڕەشی لە لاپەڕە 564 کە ئاەتەکانی 27 دایە کە ئاەتی ژمارە سەرەتایی ئاەتی ژمارە 27 بە فەلەما دەست پێ ئەکات و بە تدعون کۆتاییەت وە کۆتاییەکەشی بە قول دەست پێ ئەکات و بە معین کۆتاییەت ناوسەی. ما شاء الله تبارك الله دەستەکان خۆش بێ نمونە زۆر بە ئینشاء الله. سلامت. زۆر جوان بوو زانیاریەکان زۆر بە جوانی ڕێکخست بوو الحەمدولله وەکو هەموو هاوڕێیانی تریشت ئینشاءالله ئومێدی سەرکەوتنتان بۆ بکەین. زۆر باشە کاک محەممەدیان ئێستا چینە سەر باقی پرسیارەکانی تر بۆ شاشەکە شەیە کە هەموو ئازیزان بیبینن. ئێستا من پرسیار لە ئێستا من ئاەتەکەت پێڵم تۆ ژمارەکەم پێڵێ باشە کاک محەممەدیان دەنگمە بیسیت؟ ئێستا بەڵێ. باش. أفمن يمشي مكبا على وجهه أهدى لعادي سنة هذه جمارة زۆر جوانە. وأسروا قولكم أو اجهروا به هذه جمارة 13 باشا. قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا هذه جمارة 9 باشا. ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر هذه جمارة 4 زۆر جوانە. هروها قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا هذه جمارة 28 باشا. قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة هذه جمارة 23 باشا دەستەکانت خۆش بێ. ئێستا من ژمارەکانە پێڵم تۆ ئاەتەکانم پێ بڵێ باشە. باشە 16 آتي جمارة 16 أأمنتم من في السماء أن يخسف بكم الأرض فإذا هي تمور. ما شاء الله دەستەکان خۆش. آياتي جمارة 3 بۆ بخوێنە. الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور. آياتي حوتم بۆ بخوێنە. إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور. آياتي د وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. باش دەستەکانت خۆش بێ زۆر باشە. ئێستا وشەواتە لێ ئەپرسمەوە دەستەکان خۆش بێ. فطور يعني چی؟ بەڵێ مامۆستاگیان فطور يعني چی؟ مامۆستاگیان درز و قڵیشیان لەنگی و ناتەواوی. زۆر جوانە. ماندوو لاواز بەهۆی زۆر بەدووادا چوون چی پێ؟ حەسیر دەنگێکی ناخۆش و ئازاردەر. شەهیقا دایان کوڵێنێت. تەفور باشە. مەناکیبیها سوچ و ڕێگاکانی. زۆر باشە دەستەکانت خۆش بێت. ئێستا من ئاەتە پێڵم تۆ تەفسیرەکەیم پێ بڵێن تەفسیرەکەی پێڵم ئاەتەکەیم پێ بڵێ باشە؟ باشە مامۆستاگیان. كاك محمديان أفمن يمشي مكبا على وجهه أهدى تفسير آيات شيء كردية كي ترجمة كي أو كسي برا وبدمدا بكويت باشتر ڕێدەر دەکات یان یەکێک کە قینجوقیت بڕا بەسەر ڕێگایەکی ڕاست و ڕەواندا. زۆر جوانە.
ئایا سەیری باڵندەکان ناکەن بە ژوور سەریانەوە بە باڵکراوەی و هێنانەوەیەک ڕایان نەگرتوون بە ئاسمانەوە خوانە بێت کە ئەو بە هەموو شتێک بیناییە ئەوە لە هەربیەکەی بڵێ بەڵێ ئەمە ئاەتی ژمارە 90. أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبضن ما يمسكهن إلا الرحمن إنه بكل شيء بصير. زۆر باشە. ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. دووبارە چاو بگێڕە، یەک لە دوای یەک چاوت بە ڕیسوایی و ناومێدی دەگەڕێتەوە بە لای خۆت و ئەو چاوت ماندووە و تاقەتی چووە. دەستەکان خۆش. والذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. وبۆ ئەوانەی کە بێبڕوان بە پەروەردگاریان سزای دۆزەخ ئامادەیە کە مەنزڵگایەکی زۆر خراپە. دەستەکان خۆش بێخوا. ئێستا من ئاەتێک بۆ خوێنمەوە، تۆ چەند ئاەتێک بە ژمارە ئاەتەکانەوە بە تەسەلسل بەڵام بە پێچەوانەوە بخوێنەوە. باشە؟ باشە. عفوا فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا أو آتاني دعيهم بوقفينه. قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. أفتكر محمد يانا بڵێ ئاەتی پێش ئەوە دێت. باشە بەو شێوە بیڵێ. باشە ماڵسەر. ئەمە ئەخوێندم ئاەتی ژمارە 25. باشە. ئاەتی پێش ئەمە ئاەتی ژمارە 24. قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون. پێش ئەوە وهروها آياتي بيش أمش قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون. قليلا ما تشكرون. بارك الله فيك وفي قراءتك وفي حفظك وفي ثباتك. دەستەکان خۆش بێ. توانی سە چاپ بێت. دنیا شەو ڕۆژە. هەرێ وەڵام ماڵسەیە. خی گەورە بەرەکەتی تێ بکە سەرکەوتوو بی ئینشاء الله. ئومێدوارم حفظکەی زۆر ئیتقانێکی زۆر جوان و ژمارە جوانانیشەوە. پەیامت چییە کاک محەممەدیان؟ چۆن بۆ نوێ هەستێکی زۆر خۆشە کە بەم شێوازە قورئان لەبەرەکەین و بەڕاستی زۆر زۆر جیاوازە. ئەگەر من ینی پێشتر منیش هەموو بەشداربانی تر ئەگەر بە شێوازەکەی ڕابردووی خۆمان بۆ نە سورەتی مولکمان لەبەر کردایە ئەوەیە هەر بە دوو شێوە پرسیار و لێ ببینە. کاک محەممەد یاڵا دەی سورەتی مولکم بۆ بخوێنە لە سەرەتەوە یان ئاەتێکی دایە بدوتە ئەدی دەمە دوا بۆ بکەنە، بەڵام ئێستا لە هەر کوێوە بۆ پرسیار پێی وەکو بسمیلای و ئاەت یەکەمی سورەتەکە وایە لامە. ماشاءالله تبارك الله. ئەگەر کەسێک بێ قورئان بەم شێوە لەبەرکە چەند بۆی ئاسانە بێ وردە بێتەوە. بەڕاستی مامۆستا ئەم شێوازە لەبەرکردنە زۆر زۆر تایبەت و جیاوازە. هەروەها تۆ بە شێوازێکی زۆر زۆر دەقیقتر و جیاوازتر ئاەتەکان لەبەر ئەەکەیت و ئەتوانیت هەر کوێوە بە پرسیاریان لێکی تۆ وەڵامی ویدە و بیسانی. ماشاءالله بارك الله فيكم. دەستەکانت خۆش بێ. ئایا کەسێکی تر ئەتوانی ئەمە بەدەست بێنێ بەڕاهێنانکردن یان ئەم شتە موعجیزەیەکە و دراوە بە هەنێکی تر نەدراوە بە هەنێکی تر؟ نەنا مامۆستایان بەڕاستی هەر کەسێک بێوێت بەڕاهێنان و بە فێربوونی ئەم شێوازانە کە لای ئێوە ئەیخوێنی ئەتوانێت بەم شێوازە قورئان لەبەر بکات. بەڕاستی ئەوە زۆر دەمێکە ئەوەتان تێک شکاندووە کە بڵێن کەسێک ئەمە هەر خۆی وا زیرەک بۆ یان خوشکەکەی یان براکەی یان هەر خوا مێشکی خۆی وا داوێتی پێی. ڕاستی ئەم شێوازە جیاوازەوە هەر کەسێک بێت و بیخوێنێت و ڕایەنانی لەسەر بکات ئەتوانێت بەو شێوازە قورئان و سورەتەکان لەبەر بکات زۆر بە باشی و ئیتقانێکی زۆر بەرز. بارك الله فيكم. قناعتك ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. فعلا قورئان ئاسانە بۆ لەبەرکردن بۆ مراجعەکردنەوە زۆر ئاسان و بەڕاستی شێژ بەخشە بەم شێوازە. خی گەورە سەرکەوتوو بکەوە مەش خۆشحاڵ بی. دەست خۆش بێ. ئێوەش ساڵ بێت. دەستۆش خۆش بێ. خۆشحاڵ بن کاک محەممەدیان. سەلامەت. وعليكم السلام ورحمة الله.